ڕاگەاندنی کومیتەی ناوەندی کۆمەڵە بە بۆنەی دەستڕێژی بۆ سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی. ڕۆژی هەینی 18 مانگی خاکەلێوە ڕێکەوتی 7 ئاوریلی 2023 زاینی با درۆن هێرشکرایە سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی. ئەگەرچی بەخۆشیەوە ئەو ڕووداوە هیچ زیانێکی بە شوێنەوە نەبووە، بەڵام ئەوە هیچ لە ناڕەوابوون و قێزەوەندبوونی ئەو تاوانەکەم ناکاتەوە. خاڵی سەرنجڕاکێش ئەوەیە کە ئەم هێرشە لە کاتێکدا ڕوەدات کە دەوڵەتی تورکیا 48 کاتژمێر پێشتر با ڕاگەیاندنێکی ڕەسمی هەموو گەشتەکانی لە تورکیەوە و ئەوانەی کە بە ئاسمانی تورکیەدا تێپەڕدەبن بۆ فڕۆکەخانەی سلێمانی وەستان بوو. کۆمەڵە ئەو کردەوە نامرۆڤانە کە بە ئاشکرا پێکهێنانی مەترسیە بۆ سەرگیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە توندی ئیدانە دەکات و داواکارین لایەنە پەیوەندیدارەکانی عێراق و هەرێمی کوردستان هەموو ڕێگایە بگرنە بەر بۆ ئەوەی ئاسایشی دانیشتوانی ئەو هەرێمە بەرامبەر بە ئەم جۆرە دەستڕێژیانە کە هەموو ئاماژەکان بەرەو ئەوەیە لەلایەن داگیرکەرانی کوردستانەوە بەڕێوە چووە پارێزراو بێت. کومیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران 8 ئاوریلی 2023 زاینی بەرابەر لەگەڵ 18 خاکەلێوەی 1402 هەتاوی.